لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوە بەرز و پیرۆزەکانی خوای گەورە ناوی پیرۆزی ئەلوەلیە. ئەلوەلی بە مانای نزیکی، پاڵپشت، سەرخەر دێتن. خودای گەورە سوبحانەه وتەعالە دوو جۆر ئەلوەلیەتی هەیە. لەبەرەوەی ئەلوەلی بە مانای سەرپەرشتیاریش دێتن، کەسێکەوە سەرپەرشتیار و مشورخۆری ئەمرەکی بیتن، بەو معنای خوای گەورە سەرپەرشتیاری ئەمری هەموو مەخلوقات و هەموو ئینسانەکانە بە کافر و مسلمانەوە. وەکو دەفەرمێ ثم ردوا إلى الله مولاهم الحق، پاشان هەموو دەگەڕێنەوە لای ئەو پەروەردیگارێکەوە سەرپەرشتیاری هەمویان بوو، مەولای هەمویان بوو. بەڵام بەمانایە تایبەتیەکەی کە لە قورئانێ زۆر هاتیە و دووبارە بووتەوە، بەمانایەکی تایبەتەکە خوای گەورە نزیکە، سەرخەرە، پاڵپشتە، پشتیوانە لە بۆ ئەو بڕوادار و کەسە ئیماندارانەی کەوە لە خودای گەورەوە نزیکن، کەوە ئەهلی طاعەت و ئەهلی عیبادەتن. ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەو کەسانە کەوا لە خوای گەورە نزیکن و خوای گەورەش لەوانە نزیکە، نە هیچ ترسێکیان هەیە لە ڕابردوویان و نە هیچ غەمباریەکیان هەیە لە بۆ داهاتوویان. لەبەرەوەی خودای گەورە بە ئەلوەلیەتی و بە نزیکایەتی خۆی مشوریان دەخوا، سەریان دەخاتن. و خودای گەورە ئەو کەسانەی کەوا لێیان نزیک دەبیتەوە، ئەوانیش لە خوای گەورە پێویستە نزیک ببنەوە. ئێمەش دەبی لە بۆ لای خوای گەورە بچین، هەروەکو لە حەدیثی قودسی هاتیە کە ئێمە ئەگەر شەقاوێک و هەنگاوێک لە بۆ لای خوای گەورە بچین، خوای گەورە بە ڕۆیشتن لە بۆ لامان دێ. ئەگەر ئێمە بە ڕۆیشتن لە بۆ لای خوای گەورە بچین، خوای گەورە بە هەڕوەلا لە بۆ لامان دێتن. کەواتە ئێمە ئەگەر بستێک لە بۆ لای خوای گەورە بچین، خوای گەورە گەزێک لە بۆ لامان دێتن، زۆر زیاتر لە بۆ لامان دێ. پێویستە کە خوای گەورە وەلی ئێمە و نزیکمانە، ئێمەش هەز بە و نزیکایەتیە بکەین، نزیک بینەوە لە خوای گەورە و پاڵپشتی و سەرخەری دینەکەی بین تا خوای گەورە ئێمە سەر بخا. وەلەینسوڕەنە الله من یەنسوڕه. خوای گەورە کەسێک سەر دەخا کە ئەو دینی خوای گەورە سەر بخا. خوای گەورە وەلی کەسێکە کە ئەو لە خوای گەورە نزیک ببیتەوە. ئەگەر کەسێکیش بووە نزیکی خوای گەورە و وەلی خوای گەورە، ئەوە زۆر لە لای خوای گەورە بەڕێز دەبیتن. هەتا کە لە حەدیثی قودسی هاتیە کە خوای گەورە دەفەرمی من عادى لي وليا فقد آذنته بالحرب. هەر کەسی دژایەتی وەلیەک نزیکێک لە نزیکەکانم بکە، ئەوە من بە ئیعلانی حربی لەگەر دەکەم. ئەوەندە لای من ئەو کەسە بەڕێز و بەقەدرە. ئەوجا چۆن بتوانین ئەو دەرەجەی وەلیایەتیە بەدەستبێنین؟ ئەو دەرەجەی وەلیایەتیە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆمان ڕوون دەکاتەوە بە پێشبڕچێ و هەوڵدانە لە جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکان و تاعەتی خودای گەورە، تاعەتێکی خالص لە بۆ خوای گەورە. هەنگاوی هەرە گەورە لەو پێشبڕچێی، لەو مسابقەی، لە بۆ بەدەستهێنانی پلەی ئەلوەلیایەتی بەوێ جێبەجێکردنی فەرزەکانە. ئەوەی خوای گەورە واجبی کردیە لەسەر مەیدانە لە هەموو فەرز و ئەرک و واجباتەکان و خۆ دوورگرتن لە قەدەغەکراوەکان. ما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. کەواتە دەرەجەی هەرە گەورە لە نزیک بوونەوە لە خوای گەورە بەوەی دەتوانین نزیک بینەوە کەوە فەرزەکان بەڕێک و پێچی بە ئیخلاص بەو پەڕی جوانیەوە جێبەجێ بکەین. پاشان لە قۆناغی دووەم بە جێبەجێکردنی سونەتەکان، نەوافیلەکان تا زیاتر جێبەجێ بکەین لەو پێشبڕچێی. هەر کەسی ئەسپی خۆی تاو دەدا و لە خوای گەورە نزیکتر دەبیتەوە. ئەو جا کاتێکەوە نافیلەکانمان جێبەجێ کرد، ئەو کەسە پلەی وەلیایەتی وەردەگری. کاتێک زۆر نزیک بۆ لە خوای گەورە کە پلەی وەلیایەتیشی وەرگرت، خوای گەورە دەفەرمێ كنت سمعه الذي يسمع بها. دەبمە ئەو گوێی کە پێی دەبیستی، دەبمە ئەو چاوەی کە پێی دەبینی، دەبمە ئەو دەستەی کەوا دەستی پێ لە شت دەدا، دەبمە ئەو قاچەی کە پێی دەڕوا و هەر شتێکم لێ داوا بکە پێی دەبەخشم و داوام بکە لە هەر شتێک بیپارێزم دەیپارێزم، چونکە تازە ئەو کەسە بوویتە وەلی و نزیکی من. خودای گەورە یارمەتیمان بدا کە ئەو پلەیە بەدەست بخەین و ببینە ئەو کەسە بە فەزل و کەڕەمی خۆی إن شاء الله. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99
وتسعة من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.